جەلیل سەعید زەنگەنەی ناسرا و بە جەلیل زەنگەنە لە ساڵی 1947 لە گەڕەکی شاترلووی کەرکووک لەدایک بووە. لە ناوەڕاستی شەستەکانی سەدەی ڕابردوو تێکەڵاوی کاری هونەری بووە. ساڵی 1969 شانۆگەری برسێتی نووسیوە. لە دوای ساڵی 1970 کە خۆی بە سەردەمی تەقینەوەی هونەر و ئەدەبی کوردی دادەنێت، لە چەندین شانۆگەریدا وەکو ئەکتەر بەشداری دەکات و دەرهێنان بۆ چەند کارێکی تەلەڤیزیۆنی دەکات. یەکێک لەو شانۆگەریانی بەشداری تێدا کردو وەکو ئەکتەر ناسرا بەهاری دزراو بوو. بەهۆی ئەوەی بەشێک لە خزمە نزیکەکانی بە تایبەتیش نووسەری ناودار مەحێدین زەنگەرە هەڵگری بیر و باوەڕی مارکسی بووە، جەلیل زەنگەنە دەکەوێتە ژێر کاریگەری بیر و باوەڕی چەپ و دەبێت بە ئەندامی حیزبی شووعی و تا کۆتایی هەفتاکان بەردەوام دەبێت. چەندین بەرهەمی بەناوبانگی نووسیوە و ئامادە کردووە وەکو مەرزە، ژاڵا، ژیان، مامەڕیشە، خولەپیزە، هەروەها زەنجیرە درامای گەردەلوور لە دەرهێنان و نووسینی جەلیل زەنگەنەیە. ئەگەرچی ئەو لە ڕۆژی بواری هونەری کوردی تووڕە و نیگەرانە، بەڵام کۆڵی نەداوە و بەردەوام لە هەوڵی نووسین و ئامادەکاریە بۆ بەرهەمی نوێ. ئێستا لە سلێمانی دژی. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی خۆشەویست داین. لە بەرنامەیەم جارەدا میوانداری کەسایەتیەکی کەرکووکمان کردووە، سیاسی، دەرهێنەر، ئەکتەر و سیناریست. ماوەی 50 ساڵە لە خزمەتی هونەر و دراما و شانۆی کوردیدایە. لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تێیدا بەشدار بووە، ئەویش مامۆستا جەلیل زەنگەنەیە. مامۆستا جەلیل بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمەوە. من سوپاستان دەکەم، سوپاسی مستافە جواناکەم بە جەنابتانەوە. بەخێر بێ سەردی دەمان. پێمان خۆشە کە گفتوگۆیەکی بەسوود بگەینین بۆ بینەری بەڕێز کە خۆشی لێ ببین. ئینشاءڵڵا. مامۆستا کەواتە با هەر لە کەرکووکەوە دەست پێ بکەین. بەڵێ. لە سەرەتای مناڵیەوە باسی گەڕەشی شاترلووم بۆ بکە. من هەر لە شاترلوو لەدایک بووم. بەڵێ. لە ساڵانی ئەواخری چلەکانە لەدایک بووم لەوێ. ئەو وەختە یعنی کورد زۆر بوو، بەڵام تورکمان و عەرەب زۆر کەم بوون لە کەرکووک لەگەڵ مەسیحیە. کورد زۆری نەبوو. ئێمە هەر بە زمانی کوردی و لەگەڵ ئەوانش لەگەڵمانە بوون، ناچار فێری تورکمانی و عەرەبیش بووبووین. هەندێک جار مەسیحیش ئیتر زۆر تێکەڵاو بوون. حتا ژن لەگەڵ یەکا ژنخوازی هەبوو، دۆستایەتی و برادەری و خۆشەویستیمان هەبوو. یعنی وا نەبوو تا کەواتە پەیوەندیێکی خۆشە بۆ خۆشە بوو لەگەڵ شاترلوو یعنی چی مامۆستا؟ یعنی شای وەک واسەکەن، یعنی ئەڵێ شای ئازاکان. شاتر لە یعنی زیرەک. بەڵێ. یعنی یەکێک وای باسەکەن زیرەک. ئیتر گەڕەکە بەس وا تێگەم ناوی تری و تەسمەی تری هەیە، ئەو ڕەنگە بە نەوعیشکە بێ. ئەو کەسانی کە لە جوغرافی ئەزانن ئەوە نەتوان باسیکەن. لە هەمان کاتە لەوێ کە مناڵیمان لەوێ بوو زۆر خۆش بووین. ئێمە لەگەڵ یەکە مناڵ بوون، چاومان کردەوە لەوێ چەند برادێکی خۆشە بوو، لەگەڵ یەکە یاریمانێ یاری خۆشمانە کرد و بەعزە جارێک شەڕمانە کرد و ئاشە بووینەوە ناخۆشی و بێزاری و هەتا کاتی مەکتەبمانە. شەڕەکان خۆ لەسەرەوە نەبوو کە ئێوە سەربەنەتەوەی جیاوازن یاخود هەر شەڕی منداڵانە بوو؟ بڵێ. ئەوانە نەبوو، کەس کەس شتیوان نەبوو لە نێوانمانە، هەموو وەکو برا بوون. یعنی کەس نەیوت تۆ وای ئەم وایە. مامۆستا زۆر جار باسیەوەکەن کە ئەڵێن لە کەرکووک هەتا ساڵانی شەستەکانیش عەرەب زۆر کەم هەبوون. یعنی ئەوەی کە لەوێ بووە مەسیحاتر زۆرینەکە کورد بووە و تورکمانیشی لێ بووە لەگەڵ مەسیحیە. بەڵێ. ئەوە ڕاستە، یعنی عەرەب دواتر هاتوونەتە کەرکووک. بەڵێ. بە شتێکی جوان بگێڕمەوە بووم بۆ هۆی کە جەنابەت باسی کرد. من مناڵ بووم، باوکمەوان باوکم و دایکم بەڕەحمەت بن لەگەڵ گشت مرد و کورد و ئەوانی ترش. مناڵ بوون ڕەبابە هات حوشتریان هێنا عەرەب، ئیتر ژداشیان لەبەرا بوو زۆر شت سەیر بوون. ڕەبابەیان لێدا تەقریبەن نیو سەعاتێک تا عانەیەکمانە داپیان. باوکم عانەیەکی داپ، عانەی عین 4 فلس، ئەو وەختە عانە بوو. عانەی عین 4 عانە زۆر بوو، چونکە زۆر بوو. هێلکەیەک بە فلسێک بوو ئەو وەختە.
يعني شتەکانمان یەک نیو سەعات ڕەبابەی لێدا تا ئەو عانێمانەدا پێیان عەرب نەبوو هەی زۆر کەم بوو زۆر و لە عەرەسەوە هاتن لە شوێنانی ترەوە لە حەویجەوە هاتن نەبوو بەڵام تورکمان هەبوو لەگەڵمانە ماڵانشان لە شاتڵوو هەبوو برادریشمان هەبوو لەگەڵیانە لەگەڵ باوکو دایکی و خەزم و کەس و کاریان تێکەڵاویمان هەبوو لەگەڵ مەسیحیەکان یاریمانەکە لەگەڵ مەسیحەکان زۆر بەخۆشی حتا بەعجارێ ڕامانە بووە لەگەڵ مەسیحەکان بەخۆی ئێمە مناڵەکانمان مناڵەکان زۆر وریا بوون نەوعێ بنیاریەمانەکرد بۆ خۆشی ئەچون دەرگای مەسیحیەکان قفڵ بوو کوڵم بوو ئەوانە بوو کلیل بوو تیرەمان پێوە کرد بەکراوشتی وە شەو تاریک بووی ڕەش ئەو خۆمان ماتەدا لێمانەدا لە دەرگامانەدا ئەوە ویان هاتنە دەروان نەزانی کسێرەکەی گووانزای جنۆکەی چکە دەرگاکەینەوە کەسی ئێمەش لە قاقە پێەکەین دوور بوویانەوە یعنی ئەوە یاریمانەکە یاری خۆشی هەبوو لەگەڵمانە ئەوە نەخۆش بوو حیاتێکی ژیانێکی کە بوو ئێستا خۆزگەمان بەو سەردەما خوازین کە کەرکووک ئەوە برایەتی و خۆشەویستێ بوو لەبین ئێمە و ئەوانە باشە مامۆستا تۆ بنەماڵەی باوکت زەنگەنن بەڵێ خاڵوانیشت وابزانام خەڵکی سلێمانی بەڵێ حەزەکەم تۆزێ لەسەر زەنگەنە بۆچی زۆر جار باسی عشیرەتی زەنگەنە ئاکرێ ئەمە ینی تایبەتمەندی خۆیانیان هەبووە یاخود فەرقی زەنگەنە لەگەڵ عشیرەتەکانی تر چییە بۆچی کەسایەتی دیاریشیان زۆر تیاڵکەوتووە زەنگە عشیرەتێکی زۆر گەورەیە لە ئەفغانستان لە ئێران لە تورکیا لە هەموو شوێنەکە زەنگ نەمان هەیە حتا لە سۆڤێتیش هەمانە زەنگە زۆر زۆرە زۆر ئیتر بەس زەنگە ئەنی بەس کوردن ینی تر نییە بەڵێ کوردن بەڵام لەهجەی ئێمە لەهجەی کاکەیی و لەهجەی هەورامی یەک لەهجەیە ئێمە بەڵام من نایزانم چکە من و باوکم و باپیرەم هەموو لە کەرکووک لە دایک بوونا بەڵام لە عشرێتی خەنجەربازین پێمانان چواردەبرای خەنجەرباز حتا تاپۆی ڕەشی ئەوێمان هەیە زۆشتمان هەیە من لەوەتی چاوم کردوتەوە باوکشم باسیەکە کە هەل لە کەرکووک بووینە هەل لە کەرکووک لە دایک بوونا ئیتر زەنگە من لە مامە وەرم کرد مامە محیدین زەنگەنە ئەو یەکەم کەس بوو هەر ئەوش بوو منی بر بۆ مەکتەب ئەو زۆر مەسەلەم هەیە لەسەر بەڵێ نووسەرێکی گەورەی هەموو دووەلی عەرەبیە دەم بینەدە 2010 ئەمری خوای کرد کتێب و نووسین و شتی زۆر زۆرە بەڵێ بە عەرەبی و هەندێک جار خۆی بە کوردی قساکە بەڵام دیراساتی عەرەبی بوو ئەو دەبەرەوەی لە مووسڵ بوو لە بەغا بوو لەولا بوو زۆر دوای لە ئەخیردا چۆ خانەقین و بەعقوبە یعنی هەتا مامۆستای زۆر لە گەورەکان بوو لە پرساوەکانی ئێرە لە خانەقین جەبەر فەرمان و مەلا بەختیاری ترەوانە هەمووی مامۆستای ئەوانە بووە لەبەر ئەوەی کە مامەم زەنگەی لە خۆی لکان بوو من نەمەزانی زەنگە چییە بەڵام هەستم کرد جەلیل سەعید حەمید ناوێکی عەرەبیە کەس نازانەوە زانێ من عەرەبم کە هات بە دنیای ئەدەبەوە دنیای فەنەوە چکە من بە ئەدەب دەستم پێکرد بە چیرۆک من مامەم تەعینی کردم لە مەکتەب غازی لە کەرکووک لە شاتڕلوور نزیکمان بوو محمود ئەفەنی باوکی ئەم کاکاوەی سکرتێری حیزبی شووعی ئەو مامۆسام بوو مامۆسا محمود یەکێ بوو لە مامۆسا باشەکان یەکێ بوو لەو مامۆسا کوورپەروەرەکان یعنی زۆر لەسەر ئێمەیە کردو شوێعی بوو نازم شوێعی بوو بەڵام زۆر باسیەوەکەن کە پیاوێکی کوردپەروەر و کورد زۆر ینی نەتەوەی بووە بەڵێ کاکاوە خۆی ڕەنگە باسی کە بزانێت بەڵام من مامۆسام بووشە کاکاوە لە دایکش نەبووە کە من مامۆسام بوو ژیلشنێ نبووە بزانم جارە ئەو کاتا من باسی 54ەکەم لێرە 54 منیان داخلی مەکتەب کرد کاک محیدینی مامەم پێڵێن کاک محیدینی مامەم ئەو منی برد بۆ مەکتەب منی داخل کرد لە مەکتەب ئیتر بێوە بووین بە تەلەبە و لێ ئەوە ملیات دەستمان کرد بە عەرەبی بوو بە کوردی بوو بە عەرەبی بوو من یەک شتێکمێ لەسەر ئەوەیە مامۆسایەکمان هەبوو تورکمان بوو تۆڕانیەکی یعنی زۆر این بوو این بوو لەگەڵمانە دوژمنایەتی زۆرە کرد لەگەڵمانە ئەیوت من بە کوردی قسەم کرد لەگەڵ یاوتی بابە ئێرە سلێمانی نییە ئێرە کەرکووکە ئەبێ بە تورکمانی یا عەرەبی قسە بکەی ئێوتم من نازانم تورکمانی نازانم وتی باشە عەرەبی وتم نایزانم ئەر کوردی ئەزانم وتی تۆم ڕاستم کرد چکە ئێرە سلێمانی نییە لە ئیمتیحانە مامۆستا لە ئیمتیحانە بەڵێ وەڵا دەستم ناڵ بووم دەستم کردە گریان کە وتی ڕاستەکەم
لەو دقێ مامۆستا مححمود ڕەت بوو لێوە وتیوە چیە بۆ گری وتم وایە شتێکی وا بوو وەرە لەگەڵمە چوم لەگەڵ شەڕی لەگەڵ مامۆستا کرد شەڕی لەگەڵ مامۆستا توکمانەکە کرد شەڕ ئەمما شەڕ یعنی حتا قسا وتی تۆ معقولە مەسیگری منەغڵێک والیەکەی چییە نایزانێ کووردە هەل بەرەوەی کووردە تۆ ڕقلی هەڵگرت زۆر قسەی پێوت یعنی لەوە مامۆستا مححمود ئیتر مزایی مەسەلەی کورد و تورکمان و ئەو شانە هاتە مێشمەوە بۆ ئەمە منی ڕاست کرد بۆ مامۆستا مححمود لەسەر منەکاتەوە یعنی ئەوە لەوێ جودایی و لای ئەوانەوە دەستی پێکرد لای ئەوە دەستی پێکرد لە 54ەوە دەستی پێکرد مامۆستا ئەوان بەعرە و پرسیارش بکەم هینی ڕێکخراویان هەبوو یاخود وەکو تاکە کەس دیشیانە کرد بڵی ڕێکخراوم لیان نەدیوە بەڵێ وەک تاکە کەس ڕەنگەم قساکە ئەو کابێ زۆر متعەسب بوو زۆر متعەسب بوو زۆر تورکمان پەرست بوو نابۆیەوە بۆ یعنی ئێمە بۆ کوردین دڵمان پاکە زۆر سەیرە یعنی کورد دڵی پاکە دڵی پاکە دڵی خۆشە بە هەموو ئەوانەی کە لە کەرکووکان بۆ یەک چاوسەیریانە کرد قەت ئێمە ئەوانەمان نەبووە بە نەوعسێکە بڵێ ئەمە وایە ئەو وایە نا بەعکس ئێمە خۆشەویستیمان بڵاو کرد باشە مامۆستا ئەو کاتە ئێوە تۆ لەبەرەوەی خاڵوانە لە سلێمانی بوون سەردانی سلێمانیشی دەکرد ئەوەی کە لە بیرێ بێت لە سەرەتای پەنجاکان و تا 55 و 6 ئەوانە جیاوازی چی بوو لە بینی سلێمانی و کەرکووکە ینی چ جیاوازیەکە دێتەوە بیر جیاوازی زۆر لەوێ یەک شتێک هەستم پێ کرد شەڕواڵ زۆر لەبەرەکرا کورد زۆر بوو لە سلێمانی بەڵێ لە سلێمانی یعنی زمان نەوعێ بوو کوردیەکە نەوعێ بوو لەو کوردی ئێمە ناشی چکە کوردی ئێمە تێکەڵاو بوو لە بینی تورکمان و عەرەب و ئەستوری و مەسیحی و ئەمانە تێکەڵاو بوو کوردی سلێمانی پاک بوو خاوێن بوو بووە یاسەرەکەی شاعری زۆری تایە فەنە هونەرمەندی گەورەی تایە زۆر شتی جوانی تیا بوو کە ئەمان بینی سلێمانی ڕاستە بچووک بوو بەڵام دڵی گەورە بوو دڵی تەحملی ئەم هەموو بەس خۆ لە کەرکووکی شاعیر و نووسەر و کەمسەلەن بۆچی مامۆستا خەڵکی باشیان تیاڵکەوت بەڵێ بەڵێ شتی نووسری چاکان تەکیەکان هەبوون بەڵێ تەکوێ خانەقا یەکێ بوو لەوانەی کە یعنی هینێکی کوردپەروەر بوون زۆر زۆرش تەکوێ خانەقا عەبدەسەمەد خانەقا عەبدولعەزیز خانەقا ئیتر زۆر بوو لەوانە حەز زۆر هەمووشیان شەکرد حتا شێخ مەحموود وابزان چەند جارێک هاتووە بە کەرکووک لە ماڵی باپیرێ ماڵی ئێمە مامەم مایەوە مامەی باوکم بە ڕەشید گالەری پێڵێن لە ماڵی ئەوان ماوەتەوە زۆر مەحموود سەردانی کەرکووکیە کرد بەڵێ کە سەردانی ئەچوو بوو یعنی زۆر خۆشەویست بوو زۆر خۆشەویست بوو دوای ئەو ساکە یعنی کە هاتین بۆ سلێمانی ئەو خۆشەویستیە بوو زوو ئاشنا بووین لەگەڵیەکە برادریمان زۆر زوو هەرچەند بە ئێمەیانەوەی کەرکووکەکە ینی هۆی بە منەوە بڵێ کەرکووکەکە هات کەرکووکەکە هاتەوە فڵان کەرکووکەکە هاتەوە لەگەڵ منە مشانازی بە کەرکووکەکەم هیچ کەرکووکیم بەخۆ نابێ ناتوانم بڵم سلێمانیم بەڵام ڕۆح و دڵم لێرە گەشەم کرد مامۆستا تۆ کاتە منداڵی بەڵام مەسلەی شوعیەت و سیاست و ئەوانە چۆن بوو ینی شوێکان دەوریان هەبوو بۆ باسەکەم بڵێ 56 ئێمە لەماکە بەهاتینەوە مناڵ بووین لەماکتە تقریبا 9 ساڵان و شتێکی وا بووم هات بۆسەکە بەردەم ماڵمان پۆلیس هەیە پۆلیسی شۆرتە و شتی وایە وتمانەوە چییە؟ حەپەساین ماڵی مامەکانشم هەموو لەوێ مامەم جومعە مامەم محەممەد مامەم مەحموود قارەمان مامەم محێدین ئیتر ئەمانە کە مام بوون ئەو بەرەو ماڵی مامکەریم ئامۆزای باوکم بوون ئەوانش هەمووی لە کەرکووک بووین لەو شوێنە بوو لە شاتڕ بوو قەڵەباڵغێکی زۆر بووتمانەوە چییە؟ وتی ئەوە پۆلیس هاتووە ماڵی باپیرە تەفتیشەکەن ماڵی باپیرم وتان بۆ وتی ئەڵێن محەیدین یعنی مامەم محەیدین زەنگەنا کتێبی پێ و شتی پێ و تەنزیمە و شوعیە هاتوونە بیگرن چەند کتێبێکیان گرت بردیان لەگەڵ جاواب بوو مامۆستا بەڵێ ئەو شتیان گرت لەگەڵ خۆیانە بردیان ئیتر دایکی زۆر ئەگریا خوشکەکانی ئەگریا یعنی لای ئەوان سیاسی وەکو مجرمترین کەس بوو
يعني توجه بياود بكشتا يود محيدين بياود بكشتا بس أما إلا صارت إسفاد نبير يعني أوهابو سياسة لا يوان زور بفب إذا قلت مدسرت شيء قلت يعني كتابي جرا وكتابي دايك لما لك جرا أو بوبا مستوسك بارستاري هون كتابي دايك ماكسيم بوركي قلت يا وقرا من جرام كربو دايره باوكم بباوكم موت رأك أو شو أنا بمورا حتى تقريبا قوريا روشت وقت باوكم ليبو قلت بباوكم أنا وددا ما حيدين بيه وددا قلت وددا كان حيدين يعني قلت إما بما كاك بمام بس بوما أنا ودكاك يتبع يتشع كاك سؤال شو أنا وبوش ما ود كاك سؤال ولا كان حيدين قورة ولا مامم أوش مامم طبعا أنا ماني هيك أنا مون هم أمري خواي كردون والله كاكا يتبعكم بمدير كيبوت مدير كوتي خمت النبي من محامم أسمناو إشاكي وبي يترهولي يا أم لا ولا يكد بكفالة بري داو هرشوني بري عندو يني كل بس ما كاك محيدين عندامي حزب شيوعي ويا هل ماركسي بوشتي خوي زيادة ماركسي بو بلا مثقف يجي جوربو روشنبيري يجي جوربو بلا ماكو تنظيم أو تنظيم نبو بلا ماركسي بو زور ماركسي بو يعني كتابي ماركسي زور هبو بلا أوان بس همو شارد بو بلا متي ما أدبية تبري مش بقرن خوي زيرك بو إذاني ما مساو كاتا كاك علي عسكري أوان لي يبون أو أنا حتى باش يقدر سركداتي بارتي أو كاتا لي يبون أو أنا دوريان هبو نبو لبير تهيج باس يعني كل مامم يا زيادة باس شوية كان كلا لا مامم محمود قارمان تقريبا جي قري لقش بودواي لبنجاونو بنجاوش كخوالي خوش بو رحمتي ملا مصطفى هاتوا لكركوب لمالي عمر دبابة أبازي قلب الله من ألبوم توم بو قلت ما نوتشوتي أنا فلان هاتوا توا ملا مصطفى رحمتي هاتوا توا يترهموا ما تشون بونا ولا مالي عمر دبابة لا لوبر لا سينما خيام ومالي لونا وبو لبدابزي لمالي أوان عمر دبابة برامبر خاصة بو مالي لولا وبو يتر كايني أكردو عالم خطابي دقسي كردو كايني أكردو خلق كازور قشايوا يعني ملا مصطفى يكشبوا لخوش السكان يكشبوا لواني ناوي كي الدواوي هبو يعني قوربوا زور قوربوا يتشن ساعات ما ولا كركوك دواي اللي يدارون يعني أول ما وزن عمر دبابش قال لي روي تنازل شي بس هات وانا امام نابون أول صالي بنجاونو يا ماما بنجاونو بله يتر دواي أو عبد السلام هات بوكا كليرة تفريقة كذا سيفيكر كبنجاو هجبو عبد السلام وعبد الكريم شورشة كيان كل شو هذي قلاويش ليرة لبنجاو هشتا أمكرا يتر تفريقة كوتا بيني كرد وتركمان شو كرد زوري في خوشبو حزب الشيوعي زوري في خوشبو طبعا هموي شيوعي بو أو وقتها هموي حزب الشيوعي زور بي زوري لسليماني شهر دس عم بيكن مقرات كراية وحزب الشيوعي يتر زور بيني بارتي وبارتيش مقرات يكون ما مصامنا ميز أو برسيالة ليه كم بلام خود هاتي باسي هوت كده استا كواتا أجر باسي أو ناكوشي صالي بانجاونو ئەوەی کە مەجموعەیە تورکمان کوژران و ئەوانە تۆ چیت لەبیرە وەکو شتێکی مێژووی شایەتی لەسەر چیە دەی بۆچی ئەوە ڕوویدا دوایی بۆچی بەسەر کوردیان ناهێنا و کۆمەڵی خەڵکیش ئیعدام کران لەسەرەوە ئەوە بوو کە دوای ئەوەی لە 59 عەبدولسەلام هات بۆ کەرکووک کە هات بۆ کەرکووک لە شەریکەی نەوت ئێمە هەموو ڕۆژی مناڵ بوون سەرکە مەجموعەیە تورکمان هات ئێمە سیرمان کرد مەجموعەیە تورکمان زۆر هات هەموو جلی تورکمانیان لەبەرە بەو کەوا و چاکەت و جامانەکەیان دا بۆ سەر شانیان ئەوە نیشانی ئەوانە بوو کە تورکمانن تورکمانەکان ئەوە لێرە تەنزیماتی ئەوان دەستی پێ کرد لەمەوە چکە عەبدولسەلام قسەی کرد خیتابێکی دا ئەوانی هەندا تورکمانەکانی هەندا بەڵێ ئەوانی هەندا چکە زانی عەبدولکەریم ئەو قەومی بوو عەبدولکەریم وەتەنی بوو بە حەقیقەت خۆمەوی نییە بڵێ هیچیان نەماون باش يتر لي أما المتوشي يا شا عبد السلام شوخ يا شا بيجي عبد السلام هرب ميني زور ميني زور بيجي يتر أما بو بودواي أو يتر تركمان كان دس يعني باليداني كرد دانش المؤامرين كرد زانيان كرد مسيرة أكا لقى الحزب الشيوعية بجير قلاوة أو دانش السربانة كان وهم بتشكى
بۆی ئەو مەسیرەیە کە ڕەت بوو لەوێەوە کوردیش ئەوەی بینی ئەنجویستی مەسیرەی کوردی بکە بە حەزبی شوعی و بە کوردەوە مەسیرە بکەن لەژێر پردەکۆ ینی تورکمانەکان تەقیان لەو خۆ پیشاندان نەکرد مامۆستا بەڵێ بەڵێ خۆ مەشهورە خۆ من نیم لەوەی تێکەواکە ئیتر دەستی پێکرد لە کوشتن کوشتن و بڕین دەستی پێکرد ئەمە مایەوە لە دڵیان تا 63 کە عەبدولکەریم ڕووخا ئەمان هەستا شکاتیان کرد و محکەمەیان دانا ئەمانە هەمووی گیران ئەوانی شوعی بوو ئەوانی شەڕەکانیان کرد ئەوانی کورد پەروەر بوون هەمویانیان گرتن هەمویانیان گرتن و دوای شێخ معرفۆوان مەبەستن بەڵێ 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 شێخ معرف و براکەی جەباری زۆر بوون تقریبا 63 کەس یان چەندێک بوون نازانم زۆر بوون حوتیان لێرە نۆیان لەوێ و دەیان لەوێ و ئیترەمان نەمووی هەڵواسە لای سینەما حەمرا چەند مەجموعەی چەنەڕستی لای سینەما ئەتڵەس بە ئاشکرا هەڵیان واسین بەڵێ من چون سەیرماکە چاوم نەیبینی من و بەرادەرێک وێ وەلیت هەر ئەوش تەنزیمی من بوو وەلیت ئەو منی کرد بە شوعی وەلیت حسێن ئیسە لە هەولێر دانیشێ ئەو شوعی بوو ئیتر وردە و داهات برادرم بوو زۆر برادرم زۆر یەکترمان خۆشەویست زۆر بڕوان پێی بوو لێرە ئێمە چوین بۆ ئیسکان ینی ژیانی تۆ هەتا فترەیەک سیاست تیایدا باڵا دەست بوو و بە تایبەتیش هوەری ژیانی شان بەشانی سیاست هوەریشت کردو و خەریکی ئەدەبیات بوویت و خەریکی هوەر بوویت کەواتە ئەمێ و پرسیارە لێ بکەم تۆتر لە ئەدەبەوە دەسم پێکرد یەکەم چیرۆکی خۆتت کەی نووسی چیرۆکت نووسی یا شێعر بەڵێ چیرۆک کەی نووسیت و لەکوێ بڵاو کرایەوە من بەچی خۆم بەهێز کرد لە خوێندنەوە ئەچوون بۆ ماڵی ئامۆزای باوکم ناویان کەریم بوو بە ڕەحمەت بێ ئەو ئێمەی کۆ کردەوە لە ماڵەوە جگەرەیان تێکرد ئامۆزەکانی باوکم جگەرەیان تێکرد قامیش و شتیوە بەتوتنەوە من کتێبم بۆیانە خوێندەوە ئەوەی بوو بە شتێکی گەورە بۆی زمانەکەم باش بێ هی بە کوردی ئەمە ئەمیرەسەلان بۆیانە خوێندەوەی سلێخام هەموو کتێبانە منم خوێندەوە بۆیان ئەوە گویانە گرد و خۆش بوو پێیانکەنی بەڵێ ئیتر کە چوین بۆ ئیسکان ساڵی 60 ماڵمان چوو بۆ ئیسکان لە شاتو بوو نەماین ئەوە بوو بە دافع ئەوشتانە من لە خۆم لەگەڵ باوکەکە جوم لەو چیرۆکانە بوو لەو شتانە بوو خۆش و خەیاڵم خستە کار چیرۆکێکم نووسی هەروان نووسی ناوی چی بوو چیرۆکەکە لەبیرم ماوە زۆر کۆچ کە 61 بوو باشە شتێکی خەیاڵی بوو نردم بۆیان شکرڵای بابان هەفتەی جارێ بۆ دەنگی کرماشان بۆ ڕادیۆی کوردی ئێران کرماشان بەڵێ تاران بەڵێ نردم هی کوردی هەبوو لەوێ هەفتەی جارە خۆیان داوایان نەکرد هەر کەسێک چیرۆکی وای فۆلکلۆری و توراسی و ئەمانی ئەفسانی هەیە با بۆمانی بنێرێ بەم عینوانە باش ئەمش عینوانەکەم وەرگرت ئیتر لە خۆمەوەینم کرد چون خستەوە ناو بەریدەوە نووسیم تقریبا 4-5 لاپەڕە بوو نووسیم بە کوردی نردم هەر تەوەقعم نەکوتم با بینێرم خۆم تاقیکەمەوە وەڵای ئیتر برادەران بانگیان کردم شەو بوو ئێواران ئەو چیرۆکی لێدا هەفتەی جارێ جومعانان ئەوە بوو ئەگەنەوەی تر شتی تر بوو وتیان وەرە ئەوە ئینەکەی تۆیە هەتا چون پێشەچەکەی هین بوو بەڵام لە دوای ناوخۆ گوێم بوو ئەوە هاندەرێکی هاندانێکی زۆر گەورە بوو بۆ من یعنی وای لێکری تر بسوە ناو عالەمی ئەدەبەوە دەستم کرد بە خوێندنەوە دەستم کرد بە شتی خوێندنەوەی کتێب بوو ئەم لا ئەو لا عەرەبیەکەشم باش بوو تقریبا نەجیب محفوظ و حسان عەبدولقەدوس و ئەمانم خوێندەوە زۆر خوێندەوە زۆر باشە مامۆستایمە پشوێگەین و دوای درێژە بە قسەکان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێن لەگەڵ مامۆستا جەلیل زەنگەنە مامۆستا تۆ باسیەوەت کرد کە لایانی ئەدەبیەکە بە چیرۆکێک دەستی پێ کرد و ئیتر کە گوێت لە دەنگی لە چیرۆکەکەی خۆت بوو بە دەنگی شکڕای بابانی زۆر شاید بەخۆ هات و شاگەشکە بوویت و پێت خۆش بوو ئەی مەسلەی شانۆ مەسلەی لایانی هوەریەکە ئەمە چۆن مێشکتەوە و چۆن خولیای کەوتە مێشکتەوە هاتی بۆ سلەیمانی ساڵ 59 بوو ساڵێک بەسەر هینا تێپەر بوو دوای ئەو شەڕ و فەرتەنەی کە لە کەرکووک ڕوویدا ئێمە هاتیم بۆ سلەیمانی ماوەیەک ماینەوە لەبەر ئەو شەڕووینە باوکم ئێمەی نار بۆ سلەیمانی بچین بۆ سلەیمان با تووشی شتێ نەبی کە چون بۆ لەوێ ڤیستیفاڵێک کرا یا با بڵێ حەفلەیەک کرا
بە بۆنەی ساڵی لە چواردەی گەلاوێژی 59 چواردەی حوتی 59 عالم حەفلەکە بۆ عالم ئەڕۆژ بووە لە ئەوڵەوە ئێمەش مناڵ بووین تقریبا 10 ساڵان 11 ساڵان بوو من براکەم لە خۆم گەورەتر بوو 2 ساڵ بە ڕەحمەت بێ ئەوش ئەمری خوای کرد چوین بۆ خۆمان کردە ناو ئامادەیی کوڕانی سلەیمانیەوە چکە لە ماڵ لە چوارباغە و نزیکمان بووە بەرامبەرمان بوو لەو لاوە بوو تۆزە لە کۆڵانەکەی ئەو لاوە سەرەوە بوو چوو خۆمان کردە لە ناو قاعەکە هۆڵەکەوە قەڵەباڵق بوو زۆر ئێمە لە دواوە بووین نانێش چکە بەس گەورەکان لە پێشەوە بووین ئێمە مناڵبووین لە دواوە بووین لە ئەوڵەوە گۆرانیانەوت بە گۆرانی دەستیان پێ کرد گۆرانی خۆش گۆرانیەکی لەوانەی عەبدولکەریم ئەی پاڵەوانەکەم پێشنگی قافڵەی نیشتیمانەکەم تا ئێستا لە بیرماوە نەخۆش ئەوە شێعری عین شەونمە کەس دوایی زۆر بوو بە ڕەفیقم بە ڕەحمەت بێ زۆر بوو بە ڕەفیقم یەکی بوو لە خۆشەویستەکان زۆر شتی بە من هین کرد یعنی حتا وانی عومەر ڕەزا هەمووی ئەو بوو هاتم مەشهورنەوە هەمووی مامۆستا عین شەونم بوو کە خۆشی ئاوازی دانا بۆیان بۆ ئەو گۆرانیش هەم شعری خۆی بۆم ئاوازی دانا هەم سەرپەرشتیە کرد ئەو گۆرانیە ئەو گۆرانیە لە دڵم مایەوە ئەو لە 59 تا ئێستا من لە بەرمە هەندێکی دوای ئەو مەسرحی دەستی پێ کرد گۆرانیەکان کە تەواو جەشانۆگەری دەستی پێ کرد تا 1970 شەروا بوو لە وڵ و گۆرانی بوو لە کەرکوک شەوەمان بەستا باو پرسیارەکەم ئەو گۆرانی وتنە بۆ ئەوە بوو کە خەڵک زیاتر جمهور پێیاکایە هەر شێوەی ئیشەکەوا بوو شێوەی ئیشەکەەوە بوو بۆی منەوەع بێ بۆی خەڵکێکی زۆر بێ خەڵک هەم بێ زەوقی لە گۆرانی بێ ئەوەی زەوقی لە گۆرانی گۆرانیەکۆ بێ ئەوەی شانۆشە بەهۆی شانەوە بێ بەس ڕەنگە تاسیریشی هەموو بێ مەسەلەن کە گۆرانی بێژی بەناوبانگ هاتبن خەڵکەکە سەیری شانۆکەشی کردو بەهۆی بەڵێ ناڵم بۆ هەردوو لە تەسیریە بوو هەم بۆ گۆرانیەکەم بۆ شانۆکەم باشە ئێمن ئەو گۆرانی زۆر کاری تێکردم یعنی لەو حستم کرد کە من حەزی گۆرانیشم هەیە هەرچەند ناتوانم دەنگوی نییە بەڵام حەزی هەستی گۆرانیشم هەیە لە گۆرانیە زۆر ئینم لێستا شەروان گۆرانی بێژ نییە نەیناسم گۆرانی بێژ نییە گۆرانیەکانی نەزانم هەڵی سنگێنم ئەمە نەچکە بۆ 6 ساڵ زیاتر دەچێت سێرکە شانۆگەرەکە دەستی پێ کرد شانۆگەرەکە دەستی پێ کرد ئێمە تۆزەهین بووین شانۆگەری بوو گۆرانەکان خۆش بوو شانۆگەرەکە کە دەستی پێ کرد بە ڕەحمەت بن تا خەلیل و ڕۆف یحیا و ڕەفیق چالاک و ئەمان بوو کاوەی ئەحمەد میرزا ئیتر ئەمان بوون وابزانم ئەمان بوون بەڵام من ئەوەی تا خەلیلم زۆر لە بیرە و زۆر دەورەکەی تەئسیری تێکردم مامەستا تا خەلیل یەکێ بوو لەوانەی دافع بوو بۆ من بەحقیقەت ئەباسەکەم یەکێ بوو لەوانەی تەئسیری تێکردم کە چوینە ماڵەوە من و براکەم تەمسیلمانە کرد من دەوری تاخەری لە مەگرە ئەوش دەوری ڕۆفی یحیای وەرەگرت لەبەرمان کردبوو دایکم و باوکم و برا و خوشکەکان ئەوانە بوون بە جەمهورمان یعنی شانۆگەریەکەتان بردە ماڵەوە برمانە ماڵەوە بوو ئەوختە لە شاتڵوو بووین 59 بوو لە شاتوو ئێمە 6 چوین بووە بەڵستکان کەواتە ئەتوانین بڵێن ڕەحمەتی تا خەلیل کاریگەری تەواوی لەسەر تۆ دانا ئەوە وای کرد کە تۆ بەرەو شانەوە بچی بەڵێ ئەو حەقیقەتە باسم کرد یعنی مامۆستا تا خەلیل یەکێ بوو لەوانی دافع بوو بۆ من دافعیشی گەورە بوو چکە خۆشی ویست دەورەکەی بخۆشویست خۆشی دەجوانی باسی کرد و دەورەکەی گێڕا شانۆگەریەکە باسی چی بوو مامۆستا باسی فەقیر بوو هەژار بوو دوو کەس بوون سواڵیانە کرد و لە خەڵکە پێینە کرد گاڵتیان بە خەڵکە کرد و شتیانە بردووە ئیتر ئەم شتانە بوو شتێکی خۆش بوو شتێکی خۆش بوو یعنی بۆ پێکەنین و بۆ خۆشی و کۆمیدی بوو بەس ئیخراجی بە ڕەحمەت بێ ڕەفیق چالاک بوو ڕەفیق چالاک دەوری باغڵای گێڕا لە بزوتنەوەی هونەری شانۆ لە سلێمانی اینجا لە ئیزاعەش ئەمە حەقیقەتە ڕەفیق چالاک دەنگی ئیخراجی سەویعی تەمسیلی نووسینی زۆر شتێکی گەورە بوو ڕەفیق چالاک بەداخەوە هەندێک شت هەیە لە ڕەخنەی گەورە لەسەر ئەو زیاتر لەسەر سیاست و لەسەر ئەوانەیە هیچێ لەسەر ڕەفیق چالاک بەڵێ من عیلاقم بەوەوە نییە ئەوە ئازاداییتر واز دێنێ ئەچێتەوە ناوێکە بێ من عینی ئەوم نییە ئینسان ئازادە نە من مەبەستمەوە بوو ئەو هەموو خزمەتە گەورەی کردووە بەڵێ ینی کاشکی هەر خەلیشی
هوەر و چیرۆک و بەڵام سیاست چیە کرد بەڵێ. سیاست وازیە ناو نەوعێ بخەڵک باسیەکە بنەوە من وینێ و من باسی بەڵێ. فەنەکەیەکەم باشە. لە هوەرە کابرا دەستی باڵای هەبوو کەواتە دەوڵێکی گرنگی هەبوو لە بەڵێ. هوەری کوردی ئەو لەوێ کە هاتینەوە دەنگیشی خۆش بۆ مامۆستا. دەنگشی زۆر خۆش بوو گۆرە منە تا لە گەردەلو لە گۆرانی کوم دانایی بابە لە کە هاتینەوە بە کەرکووک خالید لێرمانەیە خالید لێر لە کەرکووک چۆن ڕەفیق چالک لە سلێمانی خالید لێریش لە کەرکووک خالید لێر ئۆختە لە پارتی بوو لە لقی کەرکووک لقی سێ دووە نازم چەنام لە کەرکووک مامەم ئەوختە سەرپەرشتیە کرد لەگەڵ علی سندی بوو علی سەنجاری بوو نازم کامیان بوو ئەو مەسئول بوو ئەم جێگری بوو بەزەوەی تۆ باسیەکەی بە هەفتاکان بێ نا 59 لق کرایەوە لە کەرکووک مامەم سەرپەرشتیە کرد لەگەڵ ئەوە ئەو مەسئولی یەکەم بوو مامەم مەسئولی دوم بوو هەر بۆیە ڕای کرد مامەم عەلاکولین ئێمە لەبێ چون بوو ئەو هەمومانی برد دایک و خوشک و باوک و برا و هەموو مامەم بردمانی چون بۆیە خالید لێر سەرپەرشتیە کرد چوار شەهیدەکە بوو چوار ئەفسەرەکەی کە عیدامەکرێ محەممەد قودسی و ئەوانەی خۆش ناو ئیتر ئەوانەی چوارە ئەفسەرەکە بوو کە هەر چوارەیە کرەوانە نووری هوەر بوو یەکێ لەوانە نەجمەدین گلی بوو نەجمەدین گلی بوو نەزانم چێ بوو سێ چوار هین بوو کە شەهید دەکران ئیتر تاسیری لە من کردەوە و لە 59ەوە ئەوەی تا خەلیل و ئەمە تاسیرێکی گەورەی کرد لە من یعنی بووی تر من بێمە ڕیزی وردە وردەواتە مامۆستا باو پرسیارەکەم ئەو کاتە لە کەرکووک شانۆگەری کوردی و شتی سیاسی ئەوانە ئازاد بوو ینی بە 58 کە عەبدولکەریم وتی کورد و عەرب شەریکن لەم نیشتیمانە لەم عێراقا کە ئەحمەد خەلیل و مایدە نەزەد و گۆرانیان وت هەربژی کورد و عەرب ڕەمز و نیڵاڵ ئیتر ئەمە بوو بەین کورد و یعنی چۆن مەلا مستەفای ڕەحمەتیان هێنایەوە بەینی نەهاتەوە هیمەتی کورد بوو هیمەتی عەبدولکەریم قاسم بوو عەبدولسەلام بۆ ڕقی لێ بوو لەوانی لەبەر ئەوەی ئەمە هەنگاوەکانی هەنگاوی نیشتمانی بوو وەتەنی بوو یعنی بەداخەوەڵم ئەوەیە یعنی ئەوەی شتی زۆر هەڵەگرێت بەس مامۆستا بنەماڵەکەی ئێوە تێکەڵاوێک بووە لە شوێعی و پارتی یاخود زیاتر شوێعی بوونەوە زیاتر بنەماڵی ئێمە شوێعی بوون زیاتر ئەوختە شوێعی باو بوو بەڵام مامەکانم یەکدوانێکیان پارتی بوون باقیەکانیان شوێعی بوون کەواتە تۆ لە ژێر کاریگەری مامەکان تا بووی بە شوێعی من خاڵشم شوێعی بوو ماڵی خاڵ ماڵی باپیرایی دایکم ئەوانی شوێعی بوو ئەوش کارەساتی بەسەرهات خاڵم لە عومەر عەلی محافظی متصرفی کەرکووک بوو سلێمانی بوو بەڵێ چوو بوو بۆ مەولە متوەستە بوو چوو بوو بۆ مەکتەبە سەفەکەیان تۆ ئەبی بەچی و لە مستەقبل تۆ ئەبی بەچی و ئەو ئەبی بەچی وتی گەیشتە سەر خاڵم وتی ئەی تۆ ئەبی بەچی وتی لەم سەردەمە من ببم بەچی ئەتوانم ژیان پێک بێنم ببم بە کرێکار باشترێکە ئەی بۆ مامۆستا و دوکتۆرەتی ئەوانە سوودی چییە نایەڵنەوە ئیلەوەری یعنی وای گەیان کە ڕقی لێڵگرێ وتی تۆ مەتر خەتەری زۆر خەتەری نابێ بمێنی لێرە ئیتر ئەمر قەبزی بۆ دەرکرد کە بیگرێ ئەو خۆی زانی سەمەکە ڕۆژە هاتۆ بۆ ماڵمان بۆ کەرکووک ئیتر تقریبا ئەوش 57وانە بجار لە شاتڵوو بووین کە هات خاڵم هات بۆ کەرکووک ئیتر زانی مە خاڵم لێوەشە شوعی بۆ ڕای کرد ئیتر ڕایکردنەی وێرا بێتەوە تا بۆیان چاک کرد ئەوە تاسیری تێکردم ئەوەی خاڵم دایکانیش ڕەحم و بە سۆزن خاڵمان خۆشەویست یەک خاڵمە بوو خاڵم حەمە سادق ئەجا مامشم محەیدینی خۆشەویست چکە ئەو بردنی مەکتەب مامە محەیدین تاسیری ئەم دوانە کە سجن کران هەردووکیان ئەمە لەسەر شوعیەت ئەو تاسیری تێکردم زۆر تەکاری تێکردم خۆ من شوعی نەمەزانی چییە بەجددی نەمەزانی یعنی لە 64 ئەو وەلیدا کاک وەلید حوسێن کە هاتە هینی منەوە هەر یەکسەر بەبێ ئەوەی کەزانی ئێمە بنەماڵەمان وایە یەکسەر ئیتر وتی یەڵە دەی وەرە مشتم باش بەسەر چاو ئیتر نەمەزانی شوعیەت چییە هەر بەجددی نەمەزانی ئەوە بوو یعنی عەتف بوو سۆز بوو ینی چوویتە ناوە چوومە ناو خۆڵبیتەوە ناوەڵە چوومە ناویانەوە ئیتر وردە تێگەیشتە مەسەلەی شوعید التزامش لەگەڵ فەن ئەوختە تقریبا هاتوومە ناو ئەدەبەوە ئیتر یعنی ئەدەبەکەم زیاتر خۆشەویست نەک حەزبەکە حەزب وەک عاتیفە بوو بەجددی نەمەزانی یعنی هاتمەنەوە ئیتر
ئەوانش حەزیان نەکرد وەکو یەکی وەکو نووسەرێک و وەکو ئەمەیەک و ببێتە ناو حیزبەوە دوایی کە بووم باش شان و چوومە ناو دنیای شانەوە ئیتر حەزم زیاتر حەزیە کرد منیان نرد بۆ مۆسکۆ ساڵێ لە رووسیا باسیەوە ناکەین مامۆستا بەڵێ حەزم کرد پرسیارێ بکەم کەسایەتیەکی وەکو مامۆستا جەمال نەبەست نازانمەی ناسییان ئەوە لە پەنجاکان ئەو لە کەرکوو بووە واو کاتە کتێبی نووسیوە و خزمەتێکی زۆری کردووە بە زمانی کوردی وتم زانم تۆ هیچی دەربارە ئازانی ئەو کاتە؟ نا من دەربارەی عومەر هەڵمەت دەزانم لە کەرکوو بۆ ئەوەی کتێبخانی هەبوو ئەچوە زیاتر مامەم ئەوانە ئازانێ مامە ڕەحمەت بێ مامە محەیدین چکە ئەو لە تەمەنی تقریبەن ئەوش لەو گەورە جەمال نەبەست زۆر گەورە بوو بەس زۆر کابرایکی گەورە بوو کابرایکی کوورپەروەریکی گەورە بوو. ئەی مامۆستا تۆ باسی مامۆستا کوردەکانت کردەوانەی کەرکووک بە تایبەتی مامۆستا مەحموود کەی تر هەبوون لە مامۆساکانی تر کە هانی خەڵکیانەیە کوردایەتی بکە و زمانی کوردی ینی خزمەتی زمانی کوردیان نەکرد کێ بوونەوانە لە بیرە ئەوانی کە هینم لە بیر مەمەستەنە مامەکانشم دەوریان با دەوری باڵیان گیێڕا لە شەریکەی نەوت بوون کوردایەتیان نەکرد بە حقیقەت یعنی مامە جومعە مامە مەحموود مامە محەممەد ئەمانە یعنی بوون بە قوربانی کوردایەتی و پارتیش بە جددی هەمویان چونکە بۆ تا ئێستا هیچیان بۆ نەکردوم تا ئێستاش بەداخەواڵێم گەورەترین کەسیش بوون زۆر تەسەیاندا سجن کران نەفی کران یعنی یەکی هەردووکیان ئەمانە بۆ سلێمانی نەفی کران گیران سجن کران عەزاب تەعزیب جارێ مامە مەحموود هەر بوو بە پێشمەرگەش یەکە بوو لە گەورەکانی ناو کەرکووک پارتی چی ئەکرد بەڵام هیچ بەداخەواڵم یا نایزانن وابزان بیریان چۆتەوە زۆر دەوێکە جا بەشکە بیریان بێتەوە مامۆستا بۆ قسانەی بڵێ مامۆستا شۆڕشی لول کە دەست پێەکە ئەو کاتە زیاتر تەوەژمە شوعیەکە و حیزبی شوعی زۆر لەگەڵی نەبوون کەرکووک چۆن بوو ینی ئەوەی کە تۆ بزانی ینی خەڵکی کەرکووک چۆن لەگەڵ شۆڕشی ئەیلولا دەستیان پێکە شوعیەکان هەڵوێستیان چی بوو ئەوەی کە تۆ بزانی هونەرمەند و شانۆکار و مامۆستا هەمومان عەتفی کوردایەتیمان بەرز بوو هیچ پێمان یان شتێکی سیر بوو کە کورد عەبدولکەریم هێنای و دوای ئەم شەڕای دروست بوو یعنی پێماش هەندێک لە وازم مەلا مستەفاش پێی ناخۆش بوو ینی ئەو شەڕە هەموو پێیان ناخۆش هەموو بە ناچاری کردیان ینی پیان کردن ئاغاکان و شتەکان و ئەمانە پیان کردن بە مەلا مستە دوای خۆشی دەری بڕی کەوتی من حەزم نەکرد ئەو شەڕە بکەم بەڵام خەتای عەبدولکەریم شتیا بوو بەس ئەزام عەبدولسەلام بووە خەتای ئەو شتیا بوو چوو قەسفی بەرزانی کرد قەسفی دێی بەرزانی کرد و شاهینی بەرزانی کردێ ئەوانی خەسف کرد ئیتر لەوە مەلا مستەفا و شێخ ئەحمەدوانە بریاریاندا کە ناچار شەڕ دەسوێت گەنە شەڕیان ناکرد شەڕ نەبوو لەو قەسفەوە ئیتر ناچار بوون ئەی شوێیەکان هەڵوێستیان چی بوو مامۆستا شوێیەکان هەڵوێستیان یعنی پیان ناخۆش بوو بۆ شەڕە چکە بۆ عەبدولکەریم لایەنگری باشە پێیان ناخۆش و بەڵام لایەنگری حکوومەتیان نەکرد بەڵێ لەبەر عەبدولکەریم کە ئەو وەختە عەبدولکەریمیان بە شوعی دانا نەیانزای دوای خۆشیان وا لێ بکەن هەمویان کرد عەبدولسەلامی سەلام عادلیان کرد و حازمیان گرت و ئیتر ئەمانیان هەموو ساڵمیان گرت و هەمویان عیدام کردن ئیتر ئەمانیان هەموو عیدام جەمال حەیدەری و تر ئەمانە زۆربەی زۆریان لەمانە ساڵ حەیدەری و ئیتر زۆریان گیران و سجن کران و لە کووردە و لە عەرەبە و لە ئیتر لە هەمووش ئینەکان گیرا حیزبی شوعی تەواو لێدرا لەو وەختە لێدرا بەڵام کە 63 هات حیزبی قەرار دەرچوو بۆ ئیبادەی حیزبی شوعی لەگەڵ کووردە مامۆستا لە کەرکووک لە سەرەتای شەستەکان و هەتا 65 و 6 و ئەوانش هیچ بزوتنەوەی ئەدەبی و ڕۆشنبیری و شتی وا هەبوو یاخود چوزانم کتێب و ڕۆژنامە شتی وا هەبوو بە کوردی دەربچێ ئەوەی کە تۆ بزانی و لەبیر دەبێ من نازانم بۆوانە بە شانۆ مەسەلەن سینەما و شانۆ و چوزانم ئەمانە کوردی زۆر کەم بوو لە ساڵی هەفتاوەی دەستی پێکرد لە دوای 11 لە دوای 11 ئازار یعنی بەجددی باسەکەم تەقینەوەیە بوو لە بواری هونەر و ئەدەب باش لە کەرکووک مامۆستا ئێمە بە تایبەتی باسی ئەوەکەین چونکە زۆر کاری گرنگی شانۆگەری و بڵێن دراما ئەو شتانە لە ساڵی هەفتەیە دەستی پێکردووانە ئێمە باسی ئەوانەکەین مارەزە و چوزانم زۆر شتر بەڵام ساڵی 63 تۆ باسی ئەوەت کرد کە حیزبی باع زۆر بە توندی چوە سەر شوویەکان ئەوانە زۆربەی زۆری شوویەکان چوونە دەرەوە هاتن پەنایان بردە بەر شاخەکانی کوردستانەوەە
چۆن بوو تۆ نەچوویتە دەرەوە مامۆسا ئەو کاتە نەبوو ویواندا نا ئەوە کاتە من یعنی گەنجێکی 14 ساڵان بووم 14 ساڵان بووم شتێکی وا بووم بەڵام من لە 66 چوومە دەرەوە ئامۆزایەکمە بوو ناوی عەبدەڕەحمان بوو پیان و شەشە یەکێ بوو لە یاری چێ باشەکان هی باسکە هەموو ئیناسی کەرکووک هەموو ئیناسی یەکی بوو لە عەزیمەکان ئەو لەوێ بە ئەو شوعی بوو ئەوش ڕای کردبوو مامەش محەیدینیش ڕای کردبوو هەموو ڕایان کردبوو چەکدار بوون مامۆساوانە چەکدار نەبوون چەکدار بەڵام کادری هین بوون مصلحەش ئەو کاتە لە دەرەوە بوو مصلح جەلالی ئەو کاتە لە دەرەوە بوو بەڵێ ئیتر عەلا کولین من چوومە ناو جەباری خزمی دایک من لە ناو جەباری زۆر مامەوە بە تایبەتی لە تەپەکوڕە و تەکیە لە بینی تەکیە و تەپەکوڕە هاتمەوە ڕۆشتن لەمەی تەپەکوڕە زۆر منیان بین کرد یعنی من زۆر سوپاسیان ئەەکەم سوپاسی ئەو دوولایەنە ئەەکەم یعنی بەجددی لەگەڵ منە زۆر باش بوون من و عەریف کەریمە بوون بە ڕەحمەت و عەریف کەریمیش ئەمریخوای کرد حتا لە گەردەلوو لە دامنا لە بەشی دووە عەریف کەریم زۆر لەگەڵ زۆر باش بوو بۆ من چێشتی لێ ناشتمان لێ کرد بێ لەوێ شتێکی خۆشت بۆ بگەڕەوە بۆ عەریف کەریم جەژن بوو بەیانی جەژنە ئێمە هیچ نییە بیخۆین نان نییە دایکمە هات بە عەلاگەشتی بۆمانێنەی ترەوان کە ئەزانی دایکمە هاتووە داوەتیان نەکردین و ئێمەش خۆمان لەگەڵ دایک ئەوە جەژن لەو ماوەی کە لە دەرەوە بوویت چەند لە دەرەوە بوویتەوە تقریبان ساڵێک لە دەرەوە بڵێ ئەو وەختە دەوری حیزبی شوێی چی بوو ینی چیەکە حیزب تەنزیماتیەکە لە شەڕەکانە بەشداریەکە لیا ینی ئیشی چی بوو حیزبی شوێی ئیشی چی بوو لە دەرەوە طبعا حیزبی شوێی لە دەست بەعەس ڕای کردو یا با بڵێن لە دەست عەبدولسەلام و قەومیەکان ڕای کردبوو بەڵام کە ڕایان کردو چکە عەبدولسەلام لە بەعسیدا لەواشیدا کە ڕایان کرد بۆ دەرەوە بەعزێکیان نەبوو تەنزیماتی هین چەکیان نەبوو بەڵام زیاتر هین بوون ناوی چییە بێچەک بوون تەنزیماتی حیزبیان نەکرد لەوێ عەزیز محەممەد وەختە سکرتێر بوو ئەوان لە دەرەوە بوون عەزیز محەممەد بەڵێ هەمویان لە دەرەوە بوون ئەیتر عەلا کولین مصلح لە دەرەوە بوو مەسلحە تەنزیماتێ کرد و شتێک کرد ومانەیە کرد و قسەیە کرد و زۆر شتیان نەوت لەگەڵ یەکتریا یعنی وەزعەکە زۆر خۆش بوو ئێمە بۆ بەیانی من سێم کرد حەمەی موکرین بینی بە ڕەحمەت بێ لە مۆردانە من چوو بووم بۆ تەنزیمی حیزبی شوعی لەوێ لە ماڵێکە لە مۆردانە سێم کە ئەو ژووتێ میوانتان هاتووە سێم کە ئەو هات ئەو وەختە ئەو پارتی بوو لە مەکتەب سیاسی کات تابع بوو ئەیتر عەلا کولی ڕۆشتین من حەمەم بینی حەمە برادری شەستەکانمە لە ئیسکانەوە ئیتر یەکترمان زۆر دڵخۆش بوون بە یەکتری لێماندا بۆ بەیانی ڕۆشتین بۆ قازانقایە من بۆ قازانقایە بۆ خەرق ئەو بەیانیەکەی هەستا لیدا ڕووی بۆ مەکتەب سیاسی بۆ ئەو بەر وامۆسا و کاتە جەلالی و مەلایی جیابوو بوونەوە بەڵێ من باس 66ەکە بەڵێ وەختە تازەش عومەر شەریف شەهید کرابوو بەڵێ ئیتر عومەر شەریف ئەندامی سەرکردایەتی پارتی بوو بەڵێ مەسئولی ئازامی یەکەم جار بوو ئەندامی سەرکردایەتیشی شۆڕش شەهید بەڵێ نازانم تر فەقیری ئەوانشی چیان بووە بۆیان نەکردیان نازانم چیان بۆ کرا بەیانی کاڵتا من ڕادیۆم دائیمەن پێ بوو ڕادیۆیەکی ترانسفەرم پێ بۆ قاوەیی بوو کردنەوە سێم کە قورئانە سێم کە قورئانە خوێنێ قورئان دەرچوو لێ سێم کە قاسم نوعمان السعدی یەکەم موزیع بوو هی ئەوان بە گریانەوە دەنگێکی زۆر سەگریە بوو وتی ئێستا بەیانی کە هەمتان بۆ خوێنەوە اینجا باسی ئەوەی کە تایەرەکە عەبدولسەلام چۆن کوژراوە وڵی تر تەلەفۆین نووسەکە حەمی موکری بە هیرەکە بە سواری وڵاخ ڕوا کابرایە بە دوایەوە حەما داهاوارم کرد دەنگ عەلا کولی گوێی لێ نەبوو ڕۆی بۆی ئەو موژەیی پێ بڵم وڵی تر دوای ئەوە کە ئامرهینی دەرکرد ناوچە عەفوعامی دەرکرد دوای نەمانی ئەو عەبدولسەلام عەفوعامی دەرکرد من گەڕامەوە بۆ کەرکووک زۆر گەڕانەوە زۆر هەموو گەڕانەوە بەڵێ ئەو کاتە وابزانم مفاوەزاتیش دروستە بێت لە بینی شۆڕش و حکوومەتە بەڵێ مامۆستا بۆ پێشەوەی کۆتایی بە ماڵخەیە بێنین بۆ مێژوو لەو منتیقی کەرکووک و ئەوانەی کە ئێوەی لێبوون هەڵوێستی بڵین باڵی جەلالی و مەلایی بەرامبەر ئێوەی شوێعی چۆن بوو وڵی بۆ من هیچی تا ئێستا هیچیان نەکردو بۆ تۆ نا مامۆستا من ئەو کاتاڵێم هەڵوێستیان چۆن بوو لەگەڵتان
باش بوون خراپ بوون مەسەلەن جەلالیەکان باش بوون مەلایەکان باش بوون چۆن بوو یعنی والله بحقیقت ئەوەی کە تۆ لەبیرێ بێ و بحقیقت من تایبەتی لە کەرکووک من زیاتر عەتفم وەختە بۆ لای مەلایی ڕۆژ چکە برایەکەم پێشمەرگە بوو پێشمەرگەی بەس من وەکو هین ناڵێ مامۆستا تۆ وەکو حیزب یعنی بڵێن لایەنی جەلالیەکان و مەلایەکان کامیان لەگەڵەوە باش بوون والله هەر مەلایی باش بوو ئەو کات لەگەڵ حزبی شوعیە يعني بجدي الملاهي باجبو حتى لم أخيرا بابلين يكتي لحزب الشيوعي زور خيار ليا وهي ومشهورة باشا جاوا أو من باسي وكاتما كد كواتا ليرا ما موسى كوتايبا مالخي برنامج كمان ينين لا القيدا عتودا باسي كومال كاري هنري توبة تايبتي لصالاني حفتا كانوا دوري بلين ڕێکەوتنامە یانزەی ئازاد لەسەر شانۆگەری و لەسەر ئەدەب و لەسەر هونەر و چوونی تۆ بۆ مۆسکۆ و کۆمەڵێشتی تر بازەکەین بەڵام لاڵقەی داهاتوودا بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوودا بینین و بەخواتانە سپێر لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد ئەو میتۆد و شێوانەی کە بەعس و حکوومەتەکانی عراقی بەکارێنێنا بۆ ئەوەی کوردی پێتعریب بکەن چی بوو کە یانزەی ئازار هاتە پێشەوە کەرکووک بوژایەوە لە کوردایەتی خۆم نەئەکەوتم یعنی ئەو شوعێ نەبوو متعەسب بووم من بە برسێتی هاتمە پێشەوە هەر خۆشمان هەر برسی بووین لە کەرکووک هەر برسێتی زۆر بوو تەنها مەسەلە ئەدەبیەکە نەبوو مەسەلەیەکی قەومی و سیاسیشی لە پشتەوە بوو فازڵ جاف کە ئێستا دکتۆرای هێناوە لە مەسرح یەکێکە لە مفەکر و منەزڕەکە و گەورە مسەقەفی شانۆی کوردی لەتیف ئەحمەد یاخیبوویەکی سەیر بوو ئەو ئەتوانم بڵێم یەکەم کەس بوو لە مەسەلەی عەبەسیەت